ایران مسرور بارزانی شوردار جوات آسای شهر ماکرسان پیشوازی لحسن دانایفر بالیوز کمار اسلامی ایرانی و مرتضی عبادی کنسول گشتی ایرانی لحول روشان دا پیرا کرد. لەو دیدارەدا گفتوگۆ لەبارەی دواڕەوشی عێراق و ناوچەکە کرا بە تایبەتیشتی خرایە سەر دواڕەوشی جەنگی دژی تیرۆریستانی داعش و هەروەها پەرەسەندە سیاسیەکانی ناوخۆی عێراق. باڵۆزی ئێران لە ئاماژەیەکدا بە دوا سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگا ڕۆڵی هەرێمی کوردستانی لە جەنگی دژ بە تیرۆریستان بەرز نرخاند و هیواشی خواست بە هاوکاری ناوچەیی نێودەوڵەتی هەرچی زووتر کۆتایی بە هەڕەشەی تیرۆریستان لە عێراق و سووریا بهێنرێت. لەبارەی پەرەسەندە سیاسیەکانی ناوخۆی عێراقیش ڕاوێژکاری ئەنجومەنی یاسایی هەرێمی کوردستان تشکی خستە سەرەوەی کە دەبێت واقعبینانە مامەڵە لەگەڵ ڕۆژی ناوخۆی عێراق بکرێت و چارەسەری کێشەکان بە ڕەچاوکردنی هۆکارە مێژوویەکان بێت و ناکرێت جەخت لەو ڕێکارانە بکرێتەوە کە هەمان ئەم ئەنجامانەی ئێستای لێ دەکەوێتەوە. هەر لەو دیدارەدا باس لە چۆنێتی یاسانکاری زیاتر لە ناوچە سنوورەکان کرا بە جۆرەکە هاتوچەی گەشتیاری و پەیوەندی ئابوووریەکان زیاتر پەرەیان پێ بدرێت.